ماما بايدن
عادي فلا تكتب والله مريض جوادو هم تقولي كنت بقايل
طالع دەبام تاڵی بێتە سەرێتکە ڕێکۆردە
أنا أقول كي صدق اللي تقولي يصل الرياضة دي
از نایب ملاوریه خیلی نایب هم درست
هو مرتاح هذيك الفايدة
بابا روش بارس البرلمان بتسع الحوض دورة بسيق وفوق كان محاول كورونا قلت وربي رازنا تو رازنا تو روكاتو دامي تو ذاتنا زعلات لعبنا فونا لعبنا
والله والله هو كان خط أول ما يولد أول ما يولد سەرتا بەناوی خوا سوپاس تاش بخوا کە ئەمڕۆ توانیمان پاش ئەوەی کە حەڤیاری نەمانتوانی سەرکەوتن بەدەست بێنین و یەکسانیشمان هەبوو توانیمان ئەگرێ کۆرەی بکەینەوە کە سەرکەوتن بەدەست بێنین ئەلحەمدولیلا هەرچەندە ئەمەلی بە سەرکەوتنمان نیە بەڵام توانیمانەوەی کە ئەوسار ئەوە نەبی کە برێن نادی ئەربیلیان یانەی هەولێر بەبێ بردنەوە دەوریان بەڕێ کرد ئەلحەمدولیلا توانیمان بە هەوڵ کوشی ئەو یاریزانانە توانیمان سەرکەوتن بەدەست بێنین و لە ڕووی یاریەکەشەوە هەتا بڵێ ئێمە دیارترین لە ناو یاریگا و دەستمان بەسەر یاریگا داگر بوو توانیشمان سێ خاڵ یاریەکە لە یانی هەڵەوەستین و سیوای سەرکەوتن بەیانەی هەڵۆش دەخواستم